وایە هەموو لایەنەکان بەشدار بن لە کابینە داهاتوو بەڵام لە هەموو خۆشی ناخۆشەکان هەمیان پێکەوە بەشدار بن نەکەوە نەقسەک هەبێت هەندێک لایەن خۆ بچێشنەوە پێم وایە کورد بە یەکگرتووی و بە یەک ڕێزی جوانە و سەرکەوتووە بێت. ئەوە من داوا دەکەم لە کابینەی تازەدا و لە حکوومەتی تازەدا کە قەرارە دروست بێ و تشکیل بێ مافەکانی ئافرەت زۆرتر ڕەچاو بگیرێ و حکوومەت بتوانێت بە دیسیپلینێکی خاص و بە هێندێک ڕێگە و ڕەوێشی تازە بتوانێت چ لە تەریقی دەورات بێت چ لە تەریقی ئەوەی کە ڕاگەیانەکان بێت تەلەڤیزیۆنەکان بێ رادیۆ بێ هەر شتێکی تر بێ لە تەریقی خول بێ بتوانێت کاری بکاکە ڕادەی ڕۆشنبیری ئافرەتانی ئێمە لە کۆمەلگای ئێمەدا بەرەو پێش بڕە. نۆک شوێنەوارناسێک داوا لە حکوومەتی داوەتووە کەم کە خطوڕە کە مەترسی کە لەسەر شوێنەوارناس هەیە بووی ببەسترێ لە ڕاژەکانیدا چکە پێویستێکی چکە بەڕاستی ژیانی شوێنەوارناس لە مەترسێ لە سایتەکان و لە شوێنە شوێنەوارەکان.